ئێمە لەگەڵتاندا ڕاستگۆین ڕاستگۆین. خوای پەروەردگار دەفەرمێت ئەی ئەوانەی ئیمانتان هێناوە پارێز بکەن لەخوا لەگەڵ ڕاستاندا بن. زانی چی ڕاستی کردووە؟ 33 ساڵە چۆن ئەم وڵاتە ئیدارە دەدرێ، چۆن ئیدارە دەدرێ. هەر کەسێ پێ کۆمەڵ بە هەڵوێستان تاقی بکاتەوە بەڕاستی تاقی کراوینەوە و باشیشمان داوە. سەربەرزانش لێ دەرچووین لە هەر شوێنێک مەزڵومێک بوو بێ بانیبمان دیفاعمان لێ کردووە. ئێمە لەگەڵ مەزڵومان داین، لەگەڵ خاوەن حەقان داین. لە ناو ناتۆرەمان لە کەس هەڵ نەداوە، هەڕەشە و گوڕەشەمان نەکردووە، وەعدی درۆمان بە کەس نەداوە. ڕێک و ڕاست و ساخ و پاک بووین لەگەڵ خوا پاشان لەگەڵ خەڵکدا. بە کۆمەڵبوونی خۆمان سەربەرزین، خوای پەروەردگار سەربەرزترمان کە کە با هەوڵ دەین دینداری و موسڵمانەتی لە خۆماندا تۆخترکەینەوە. ئەم هەرێمەی ئێمە چارەسەرەکەی گەڕانەوەی بۆ خوا و بۆ ئیمان و بۆ ئیسلام.